سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان ئامادەبوانی بەڕێز دڵسۆزانی نیشتیمان و خەم خۆرانی خاکی کوردستان بە خێرهاتنی یەکە بە یەکەتان دەکەم بۆ ئەم مەیدانی هەڵوێستا. بەڕێزان وەک ئاشکرایە ماوەی زیاتر لە مانگێکە شەڕ و ئاژاوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەڵگیرساوە و پڕشکی ئاگری ئەو شەڕە بەرۆکی هەرێمەکەی خۆمانی گرتوتەوە و بەداخەوە ئەوەی زۆر جێی گەرانیە ئێستا هەرێمی کوردستان لە نێوان دوو بەرداشی زۆر کوشندەدا دەهاڕدرێت. لەلایەکەوە نیشتیمانەکەمان بووە بە مەیدانی تاقیکردنەوەی موشک و درۆنە خۆکوژیەکانی گروپە میلیشیاکان و ناحەزانی ئەم خاکە، لەلایەکی تریشەوە دەسەڵاتدارانی کورد لە هەردوو زۆنی سەوز و زەرد لەبری ئەوەی قەڵغانی شکۆی هاوڵاتیان بن بە بێباکی و بێ هەڵوێستیان بوونەتە تەواوکەری ئەو نەهامەتیانەی کە بەسەر خەڵکی ئەم هەرێمەدا دەبارێت. و ئەوەی ئازارەکە زیاتر دەکات ئەوەیە کاتێک لە ئاسمانەوە درۆنی دوژمن سڵاوی مەرگمان لێ دەکات، دەسەڵاتدارانی کوردی لەسەر زەوی دۆزەخی گەندەڵی و بێباکی و داڕمانی ئابووریان بۆ خەڵک ساز کردووە. بۆیە بەڕاستی ئەمڕۆ ئێمە پێویست ناکە لۆمەی دەسەڵاتدارانی بەغدا بکەین، چونکە ئەوان هەمیشە بە لێدوان و قسەی بریقەدار دۆستاهاتی خۆیان پیشانی کورداوە، بەڵام لە واقعدا و بەکردار هەمیشە دوژمنایەتی کوردیان کردووە. ئەوە تا لەو شەڕەی بەرۆکی هەرێمی کوردستانی گرتوتەوە دەسەڵاتدارانی بەغدا دووبارە سەلماندیان کە ئەوان نەک تەنها نوێنەرایەتی مافەکانی کورد ناکەن، بەڵکو بوونەتە چەتر و پارێزەری ئەو گروپە توندڕەوانەی حەشدی شەعبی و میلیشیاکانی ئێران کە ڕۆژانە سوکاتی بە کورد دەکەن و خوێنی کورد دەڕێژن و شارەکانی کوردستان موشکباران دەکەن. بەڵکو پێویستە ئەمڕۆ ڕووی دەممان و ڕەخنەی هەرە توممان ڕۆ دەسەڵاتی ناوخۆ بێ، ڕۆ ئەو دەسەڵاتە کوردیە ترسنەوەکەی کە ساڵانێکە بە ناوی قەوارەی هەرێمەوە بازرگانی بە خوێن و خەباتی ئەو میلەتەوە دەکەن. لێرەوە بە دەسەڵاتدارانی کوردی لە هەردوو زۆنی سەوز و زەرد دەڵێن شکستی ئێوە لە دابینکردنی بژێوی و ئاسایش بەڵگەی ئەوەیە کە ئێوە نوێنەرایەتی میلەت ناکەن، بەڵکو تەنها و تەنها پارێزگاری و پاسەوانی لە بەرژەوەندیە تەسکەکانتان دەکەن. شەرمەزاری و ڕسواییە بۆ ئێوە کە بۆ دزینی سەروەت و سامان و داهاتی ئەم خاک و خەڵکە شێرن، بەڵام بۆ بەرگریکردن لە شکۆی نیشتیمان بێدەسەڵات و بێدەنگ و ترسنۆکن. ئێوە بەم بێ هەڵوێستێتان بوونەتە جەلادی دووەم و شەریکی ڕاستەوخۆی ئەو موشەکانن کە گیرانە شارەکانی هەرێمی کوردستان و ئارامی ماڵەکانیان تێکدا. ئێوە کوردستانتان کردە گۆڕەپانێکی بێخاوەن کە هەر کەس و گروپ و تاقمێک بێت دەتوانێت بە ئاسانی تێیدا تەراتێن و هات و چۆ بکات و کەرامەتمان بخاتە ژێر پێی. ئەگەر ناتانەوێ یان ناتوانن نیشتیمان بپارێزن بڕۆن و لە پێشاومان ون بن. دامازیزەکانی ئەنجومەنی لیدە سەرەتا بە خێراتنی هەموو لایەکەکەم بەخێر بن. ئێستا ژەسمە لای بەیاننامەی داکۆک کوردستان لە نێوان بەرداشی ململانەی زلهێزەکان گەندەڵی ناوخۆ و درۆنی میلیشیاکاندا. هەرێمی کوردستان لە ئێستادا بە قۆناغێکی یەکجار سەخت و چارەنووسازی ئەمنی و ئابووریدا تێدەپەڕێت، جگەل لەوەی ناوچەکە نقمی قەیرانی دارایی بووە و بژێوی هاونیشتیمانیان لە مەترسێکی جدیدایە. هاوکات کوردستان کراوەتە مەیدانی تاقیکردنەوەی چەک و جەنگی زلهێزە نێودەوڵەتی و ناوچەیەکان. ئەوان وەک کارتێکی سیاسی سەیری قەوارەی هەرێم دەکەن، کاتێک پێویستیان بێت بەکاری دێن وەر کاتێکیش بەرژەوەندیەکانیان گۆڕا پشتی دێ دەکەن. ڕێک وەک ئەو غەدرە مێژوویەی لە ڕۆژاوای کوردستان دەرهەق بە کورد کرا. ئەمڕۆ لەلایەکەوە هەوڵی ڕاکێشانی هەرێم دەدرێت بۆ نێو قوڵایی جەنگە هەرێمیەکان، لەلایەکی تریشەوە بە درۆن و موشکی گروپە میلیشیاکان سەروەری خاکەکەمان دەبەزێنرێت و خوێنی هاونیشتیوانی بێتاوان دەڕژێن. لەم نێوەندەدا پارتی و یەکێتی جگەلەوەی بە سیاسەتە چەوت و ناڕەوانەکانیان کوردستانیان ڕوبەڕووی ئەم دۆخە بێدارە تا نەکردوێتەوە
لە ئاست ئەو هێرشانەشدا کە دەکرێتە سەر هەرێم نەک هەر بێ هەڵوێستن بەڵکو گیانی هاونیشتیمانیان لای ئەوان بایەخێکی ئەوتۆی نییە. تا ئەم ساتەش ئەم دوو پارتە هاوبەش و هاوپەیمانی ئەم گروپە میلیشیانەی حەشدی شەعبین کە لە پەرلەمان و حکوومەتی عێراقدا بڕیار دەدەن. هەمان ئەو گروپانەی بە پاڵپشتی دەرەکی هەرێمی کوردستانیان کردوتە ئامانجی هێرشە درۆنیەکانیان و ترس و نەهارامیان بڵاو کردوتەوە. ئێمە لە ڕێکخراوی داکۆک لەم ڕۆژەدا کە هاوکاتە لەگەڵ ساڵیادی ڕوخانی ڕژێمی بەعەز لە ساڵی 2023 پێمان وایە هیچ ئازادیەکی ڕاستەقینە لە عێراق بەدی نەهاتووە. گۆڕانکاریەکە تەنها لەوەدا بووە کە سیستەم لە بەحسێکی دیکتاتۆرەوە گۆڕاوە بۆ گروپە میلیشیاکان. وەزعەکە لە لێواری تەقینەوەدایە بۆ ئەوەی لە بەرچاوی بگرن کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان چیدی ناتوانن باجی شکستی سیاسی بدەن و لەژێر هەڕەشەی ئەمنی و دارایی بەردەوامدا بژین. پێویستە حکوومەتێکی تەکنۆکرات دروست بکرێت بۆ دوور لە دەستی حیزب بۆ تێپەڕانی ئەم دۆخەی ئێستای هەرێم، چونکە 16 مانگ تێپەر بووە بەسەر هەڵبژاردندا و تاکو ئێستا پارتی و یەکێتی حکوومەتیان پێک نێناوە. پێویستە چاکسازی ڕاستەقینە لە سیستەمی سیاسی و ئابووریدا بکرێت. دەبێت پەیوەندی دەرەکی و ناخۆیەکان لەسەر بنەمای هاوسەنگی و ژیریدا بڕژرێتەوە. پاراستنی گیانی هاوڵاتیان و دابینکردنی ژیانێکی شایستە دەبێتە کاری لە پێشینە و بنەڕەتی حکوومەت بێت. ناکرێت کەرتی پەروەردە و فێرکردنی دوڕۆژی نەوەکانمان بێتە قوربانی جەنگی دەوڵەتان و ویستە حیزبەکانی حکوومەتی هەرێم. دابینکردنی داهاتوویەکی ئارام و خوشگوێزەران مافی بێ ئەملا و لای گەلی ئێمەیە. ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی شانشیی یەکگرتووی بەریتانیا 9 چواری 2020. درۆن هاتەوە بۆ سەرمان، درۆن هاتەوە بۆ سەرمان، بۆ کوشتنی کوردەکان، بۆ کوشتنی کوردەکان، ڕۆکێت دەبارێ وەک باران، ڕۆکێت دەبارێ وەک باران، خوێن دەڕژێ لە ناو کۆڵان، خوێن دەڕژێ لە ناو کۆڵان، ئاگر دێت لە بەرزەوە، ئاگر دێت لە بەرزەوە، کوردستانمان سوتاوە، کوردستانمان سوتاوە، درۆن دێت دەچێتەوە، درۆن دێت دەچێتەوە، خوێنمان لێ دەڕژێتەوە، خوێنمان لێ دەڕژێتەوە، ئاگر باران لەولاوە، ئاگر باران لەولاوە، خوێنی گەنجان ڕژاوە، خوێنی گەنجان ڕژاوە. سڵاوی خواتان لێبێ ئێمە لێرە کۆبووینەتەوانێ بۆ شەرمەزاکردنی ئەو هێرشانەی کە لەلایەن گروپی میلیاشەکانی حکوومەتی عێراقەوانێ کە هەموو داراییەکان لەلایەن حکوومەتی عێراقەوانێ بۆ سەرف دەکرێت و ئەو درۆ نوشتانت کە بۆیان کردەوە هەموو لەلایەن حکوومەتی عێراقەوانێ کە هێرش دەکرێتە سەر هەرێمی کوردستان و بنەماڵی پارتی و تاڵەبانی کە بەرپرسن لە ئەم هێرشانە کە هیچ هەڵوێستێکیان نییە و کە بەرپرسی ئەو هێرشانە بدەنەوانێ هیچ قسەیەکیش لەگەڵ حکوومەتی عێراق ناکەن کە بۆچی ئەم هێرش دەکەنە سەر هەرێمی کوردستان و هاوڵاتی سڤیل شەهید دەکەن. هەتا ئێستانە هیچ هێرشێکیان نەکردوتە سەر هیچ ماڵێکی بەرپرسێک لە هەرێمی کوردستاندا. ئەوەی کە زەرمەندە لەم هێرشانەدا بەس هاوڵاتی سڤیلە کە هەموو کار و کاسپی و شەوانە هاوڵاتیەکانمان بە سترێسەوانێ لە خەودان هەنیکان هەیە مناڵەکانیان هەتا بەیانی ناخەون لە ترسی درۆن. ڕوڕەشی بۆ بنەماڵی بارزانی، ڕوڕەشی بۆ حکوومەتی عێراق، ڕوڕەشی بۆ جەلال تاڵەبانی کە لە قەبرەکەدا، ڕوڕەشی بۆ بارزانی نەمر کە پێڵێن لە قەبرەکەدا، ڕوڕەشی بۆ مەسعود بارزانی کە خۆی بە مەرجعی هەرێمی کوردستان نەزانێ هەزار جار ڕوڕەشی بۆ مەسعود بارزانی و ڕوڕەشی بۆ نۆکەرانی دراوسەیەکەن. چالاکوان و ئامادەبوانی بەڕێز، سەرەتا دەمەوێت پرسە و سەرخۆشی لە خۆم و لە تەواوی هەموو کوردێکی بە شەڕەف بکەم بە بۆنەی شەهیدبوونی زیاتر لە دایان هاوڵاتی بێتاوان وە هیوای زوو چاکبوونەوە بۆ بریندارەکان دەخوازم. ئەو تاوانە نامرۆڤانی کە میلیشیاکان و گروپە چەکدارەکان بە درۆن و موشک دژی خەڵکی سڤیلی کوردستان ئەنجامیاندا و ئەو هێرشانەی کە بوونە هۆی شەهیدبوونی زیاتر لە دایان مرۆڤی بێتاوان تەنها هێرش نەبوو بۆ سەر خاک بەڵکو هێرش بوو بۆ سەر ژیان و ئاسایشی هەموو ماڵێکی کورد. لێرەوە نامەوێت وەک سەرکردە ترسنۆکەکانی بنەماڵی بارزانی و تاڵەبانی بەس ئیدانە بکەین بەڵکو بێترس و بەڕاشکایی دێڵین دەوێت حەشدی شەعبی تیرۆریست و سەرکردەکانیان بە سزای عادیلانەی خۆیان بگەن و ئەوەی جێگەی داخە بێدەسەڵاتی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانە لە کاتێکدا خاوەنی ئەو هەموو سوپا و چەک و بودجە زەبەلاحەن بەڵام دیارە تەنها بەس بۆ بێدەنگکردنی دەنگی ئازان بەرامبەر هەڕەشەی دەرەکی ترسنۆکانە سیر دەکەن و هیچ ناکەن. خۆ بنە ماڵی بارزانی و تاڵەبانی
حەشد و گروپە تیرۆریستەکان گەرجارێک تاوانبار بن ئێوە 100 هێندە تاوانبارترن چونکە ئێوە واتان کرد کە خوێنی کورد هەڕاز بێت و دوژمنان بێترس کورد قەتڵ و عام بکەن. ئێوە کە خاوەنی هێزی پێشمەرگە و دەستگا ئەمنیەکانن بۆچی لە ئاستا و هێرشانەدا دەستەوستانن؟ بەڵام ڕاستەکەی ئەوەیە کە ئێوە سەرقاڵی کۆکردنەوەی سامان و بردننی پارەی دزرای ئەو گەلەن ئەو ملیاران دۆلارەی کە دەبوو بۆ سیستەمی بەرگری و پاراستنی گیانی هاوڵاتیان خەرج بکرا ئێستا لە بانکەکانی دەرەوە و لە بەرژەوەندی حیزبی قەتیسکراوە. دەستا خۆش بە ناوی خوای گەورە و میرەبان هاوڕێیان ئەو نیشتیمانان ئازادی خوازان بە خێرهاتنی هەموو لە یەکدان دەکەم هەر وەکو ئاشکرایە ئەمڕۆ لێرە کۆ بووینەتەوە بۆ پاڵانەوە هاتوین بۆ ڕۆژکردنی هەردوو دەسەڵاتی شکست خواردووی و نیشتیمانەکەمانی کردوێتەوە پادوویەکی چەودێ بۆ درۆنەکانی ئێران و میلیشیاکانی هەشتی شەعبی لێرەوە دەبستم ئەی دەسەڵاتدارانی بەغداد و هەولێر ئێوە لەکوێن کاتێک درۆنی تونەوەکان سەروەری ئەم خاکە پێشێر دەکەن ئەی دەسەڵاتدارانی بەغداد ئێوە تەنها کاتێک حکوومەت فیدراڵین کە دەدانەوێت قوتی خەڵک ببن بەڵام کاتێک درۆنەکانی میلیشیاکان منداڵی کورد دەکوژن وەکو ئەوەی لە عێراق نەبێت دەبنە کەوکوێر ئەمە بێدەنگی نییە ئەمە هاوبەشیکردنە لە تاوان ئەی دەسەڵاتدارانی کوردی ئێوە کە خاکی کە خەریکی کۆکردنەوەی سەروەت و سامانی ئەم نیشتیمانە و میلەتەکەی کۆکردنەوەی سەروەت و سامان و ئەم میلەتەکەی غیرەتی دەجوولێت ئایا شەرم و ناکەن کە میلەتەکەدان لە ژێر هەڕەشەی درۆنەکاندا ئێوە تەنها خەریکی ڕاگەیاندنی شەرمنانن ئێوە بوونەتە پارێزەری بەرژەوەندیە حیزبیەکان نەک بە پارێزگاریکانی هاوڵاتیانی کورد ئەمڕۆ لەناو دۆزەخێکدا دەژین ئێوە بۆتان دروست کردووە یەکەم دۆزەخی بێموچەیی و برسیکردن کە وەکو چەکێکی سیاسی دژی خەڵکی خۆتان بەکاری دێنن دووەم دۆزەخێکی ترس کە هیچ کەس نازانێت کەی و لەکوێ توندەوەکانی سەر بە ئێران درۆنێکی سەخفی ماڵەکەیان دەڕوخێن لە کۆتاییدا پێتان دەڵێم ئەوەی ئێوە دەیکەن نە سیاسەتە نە حکومڕانی ڕاست ئەو بنێکی دروست بەڵکو ئەمە بازرگانیکردنە بە خوێن و خاکی نیشتیمانەوە ئێوە کە ناتوانن نانی خەڵک و ئاسایشی خەڵک دابین بکەن پێویستە بڕۆن و ون بن لە پێش چاوی نەک بێت سەر شاشە و قسەی باق و بریخمان بۆ بکەن. زۆر سوپاسانەکەم. ئەمڕۆ لێرە لە شاری لیدز وەستاوم بۆ ئەوەی پەیامێکی ڕوون و بێ پەردە ئاراستەی هەموو لایەنەکان بکەم کە دەستیان هەیە لە تێکدانی ئاسایشی نیشتیمانەکەمان. ئەو هێرشانەی لەلایەن گروپە توندڕەوەکانی هێزی شەعبی و میلیشیاکانی سەر بە ئێران دەکرێنە سەر هەرێمی کوردستان تەنها بەزاندنی سنوور نین ئەمە تاوانی جەنگە بەرامبەر خەڵکی سڤیل. ئێمە چیتر قبوڵ ناکەین خاکی کوردستان بکرێتە مەیدانی تاقیکردنەوەی چەک و درۆنەکانتان خوێنی هاوڵاتیانی ئێمە بۆ ململانەی سیاسەکانتان بڕێژن. پەیامی من بۆ حکومەتی عێراق و هەرێمی کوردستان زۆر بە کورتی ئەوە بێ هەڵوێستیە و بێدەنگیەکەی ئێوە تەنانە هەتانە شەرمەزارە کراوە. حکومەتێک نەتوانێت سەروەری خاکی خۆی و خوێنی ناڵ و خەڵکی خۆی بپارێزێت. ئەمە چ مانایەکە؟ دەمانەوێت بێدەنگی بەغدا لە ئاست ئەم هێرشانە نیشانەی هاوکاریکردن و ژێربەژێری ئەم تاوانێت. في البداية أود أن أعزي عوائل الشهداء الذين سقطوا شهداء بأيادي الإرهابيين الحشد الشعبي والحكومة العراقية والحكومة الإيرانية، ونطالب من المحكمة الدولية بمحاكمة الأشخاص الآتية مثل العلي السستاني ورئيس الوزراء محمد شياع السوداني وكل الرؤساء وقادة حشد الشعبي هادي العامري وقيس خزعلي وبقيتهم، ليوقفوا هذا الصواريخ والدرونات لقتل الأبرياء المدنيين العزل الكرد من كردستان وكافة العراق. ونطالب من الحكومة البريطانية المملكة المتحدة البريطانية بالتدخل السريع لإيقافهم هذا العمليات الغاشمة ضد قومية الكرد في كردستان وعموم العراق. ونشكر منظمة داكوك من ليدز لتأسيس هذه المظاهرة السلمية لاستنكار هذه العمليات الإرهابية. ونطالب الدول العظمى لإيقاف هذه العمليات الغاشمة.
وفي الأخير أود أن أقول بعض الهتافات باللغة الكردية. هاي سستاني سستاني هاي سستاني برو بإيران بليا برو بإيران بلي كرد سربرزة نانوية كرد سربرزة نانوي درەکۆ بووینەتەوە نەک تەنها بۆ گزارشکردن لە خەمەکانمان بەڵکو بۆ گەیاندنی دەنگێکی ناڕازی دش بە واقعەتاڵی ڕوبەڕووی هاوڵاتیانی کوردستان بۆتەوە. ئێمە لە سەردەمێک هاژین کە هاوڵاتیانی کورد لەلایەک بوونەتە ئامانجی درۆنی موشەکە خۆکوژەکانی گروپە تووڕەوەکانی حەشدی شەعبی و بەرەی ئێران و لەلایەکی تریشەوە بوونەتە قوربانی بێباکی و بێهەڵوێستی دەسەڵاتی کوردی و عێراقی. ئامادەبوانی ئازیز، ئەو هێرشانەی دەکرێنە سەرخاکی کوردستان تەنها هێرشی سەربازی نین، بەڵکو تێکدانی ئاسایش و ئابووری و دەرونی و کۆمەڵایەتی هاوڵاتیانە لە هەرێمی کوردستان. کاتێک ئاسمانی وڵات دەبێتە مەیدانی جەنگی گروپە تووڕەوەکان و حکومەتی فیدراڵیش وەکو تەماشاکارێکی بێدەنگ دەوەستێت، ئەوە نیشانەی تێپەڕاندنی هەموو سنوورەکانی سەروەریە. لە هەمان کاتدا نابێت چاوپۆشی لەوە بکەین کە دەسەڵاتی زۆنی زەرد و سەوز لە جیاتی ئەوەی ببنە قەڵغان بۆ پاراستنی هاوڵاتیان و دابینکردنی ژیانێکی شایستە بە بێپاکی و بێپلانی خۆیان دۆزەخێکیان بۆ بژێوی خەڵک دروست کردووە کە کەمتر نییە لە مەترسیەکانی جەنگ. میلیشیا شیعەکان ملکەتی ئێرانن. ئەو زنجیرە هێرشە ترسنۆکانەی لەلایەن گروپە چەکدارە یاخیبووەکانی حەشد شەعبی و میلیشیا لە یاسا دەرچووەکانەوە دەکرێنە سەرخاکی کوردستان تەنها هێرشێکی سەربازی نین، بەڵکو گزارش لە عەقڵیەتێکی شۆڤینی میلیشیا شیعەکان دەکەن کە چاوی بەهەبوونی کورد هەڵنایەت. ئەم تاقمە چەکدارانە کە وەک بووکەڵەیەکی بێئیرادە لەژێر دەستی ئەجێندای ئێرانیەکان دەجوولێنەوە سەلماندیان کەوا دەستی ئەجێندای ئێران دەجوولێنەوە سەلماندیان کەوا گەورەترین هەڕەشەی سەرەکین بۆ سەر دواڕۆژی عێراق و کورد و پێکەوە ژیانی پێکهادەکان. ئەوان بە ئامانجگرتنی هەولێر و سلێمانی و دهۆک و فڕۆکەخانەکان و کێڵگەی غازی نۆتیەکان سەلماندیان کەوا ئامانجیان تەنها لێدان لە قوارەی سیاسی هەرێم نییە، بەڵکو دەیانەوێت نانی سەرخانەی هاوڵاتیانیش ببڕن و کوردستان بکەنە مەیدانی جەنگە وێرانکەرەکانی خۆیان. ئەم گروپە تێکدەرانەی کە ناوی حەشد شەعبیە لەسەر خوێن و بە پارەی میلەت و قەڵەو بوون و ئێستا وەک شێرپەنجەیەکی سیاسی لە دەستەی عێراق بڵاو بوونەتەوە، هیچ بڕوایەکیان بە دەوڵەت و یاسا و دەستور نییە. ئەوان بە ئاشکرا فەرمانی ئاراستەکردنی موشک و درۆنەکان دەدەن. هەمان ئەو تاقما گەندەڵکارانە و تایەفیانن کە شکستی خۆیان لە بەڕێوەبردنی ناوچەکانی تری عێراقدا ناوچەکانی عێراقدا بە هێرشکردنە سەر کوردستان دەشارنەوە. ئەمە تیرۆرێکی ڕێکخراوی دەوڵەتیە کە لە ژێر چەتری دامەزراوە فەرمیەکاندا ئەنجام دەدرێت. ئەمەش گەورەترین ڕێگری ئەنجام دەدرێت. ئەمەش گەورەترین شەرمەزارێ بۆ حکومەتی فێدراڵ کەوا ناتوانێت ڕێگری لەم جەردە موچە خۆرانە بکات. ناکرێت چیت در بە زمانی دیبلۆماسی و نەرم وەڵامی ئەو تاقمە مەزهەبایەتێ بدرێتەوە کە زمانی دیالۆگ نازان و تەنها لە ڕێگەی لولەی تفەنگ و تەقینەوە دەدوێن. ئەوان ئەمڕۆ بە ناوی ئاین و نیشتیمان پەروەریەوە خیانەت لە نیشتیمان دەکەن و مێژوو وەک ڕەشترین لاپەڕە ناویان تۆمار دەکات. حەشدی شەعبی بەم ڕەفتارە مافیانەی سەلماندی کەوا نەک پارێزەری سەروەری نییە، بەڵکو بۆتە ئامرازێک بۆ زەرزێکردنی نەخشەی داگیرکەران و وێرانکردنی هەموو ئەو دەستکەوتانەی کە بە خوێنی هەزاران شەهید بەدەست هاتوون. میلیشیا شیعەکان کە مێشکیان پڕ لە ڕق و خینە سەرنجام لە ناو زبڵدانی مێژوودا دەبنە پەند بۆ هەموو لایەک. نەفرەت لە تیرۆر، نەفرەت لە میلیشیاکان، میلیشیا شیعەکان، نەفرەت لەو دەستانەی کە ئارامی خەڵکی سڤیل تێک دەدەن. زۆر سپاس. ئەمڕۆ کوردستان لەژێر فشارێکی قورس و بارودۆخ و ناڕەحەتێکی گەورەدایە. هاوڵاتیان بەردەوام لەژێر هەڕەشە و درۆن و ترس و دەژین و ئەمە بە هیچ شێوەیەک جگای قبولکردن نییە. ئێمە ناتوانین چیتر بێدەنگ بین. دەنگ بەرزکردن و وەسان لە جژی نادادپەروەری مافێکی سەرەتاییە. ئەم خۆپێشاندانە پەیامێکی ڕوونە خەڵکی کوردستان داوای ژیانێکی ئارام و دادپەروەری و ڕێزگرتن لە مافەکانی خۆیان دەکەن. بانگەوازی هەمووان دەکەم بە بەشداریکردن و بەهێز و ئاشتیخوازانە بۆ ئەوەی بە یەک دەنگ بڵین ئەم بارودۆخە ناڕەوایە ناگونجاوە پێویستە بگۆڕدرێت. دیسان کەڵپەی ئاگری غەدر بۆ مەکۆی کوردان دێت، لە لای جەهل و ڕقی ڕەش بۆنی خوێنی گیان دێت، بە درۆن و بەڕۆکێت و بە فڕۆکەی بێڕەحم نەشمیلەی ئەم وڵاتە خەڵتانی باران دێت. ئەی نەیاری بێویژدان غەدرت گەشتە ئاسمان، دڵنیا بن نەیاران هەر سەرکەوتنی پێدێت. بەستە زوڵم و بێداری، بەستە کوشتن و تاڵانی، کە زوڵم گەشتە لووتکە
کاتی ڕوخانیشی دێت. شەدرۆنیەکانی گروپەکانی سەر بە هەشتی شعبی بۆ سەر ناوچەکانی هەرێمی کوردستان تەنها پێشێلکاری ئەمنی نین، بەڵکو گوزارشتن لە ئیفلاسی سیاسی و سەربازی دەسەڵاتدارانی بەغدا و دوو حیزبی دەسەڵاتداری هەرێم. ئەم هێرشانە نیشانەی ئەوەن کە چەمکی دەوڵەت لە عێراقدا تەنها پەیکەرێکە بێ ناوەڕۆک لە کاتێکدا نوێنەرانی ئەم میلیشیا تیرۆریستانە بەغدا نەک تەنیا بێدەنگن، بەڵکو موچە و بودجە لە خەزێنەی دەوڵەت وەردەگرن و فەرماندەکانیان لە پەرلەمان و بڕیاری سیاسیدا خاوەن پێگەی ڕەهان. لە هەمان کاتدا دوو حیزبی دەسەڵاتداری هەرێم سەرەڕای ئەوەی لە هەموو بوارەکانی حکومڕانی شکستیان هێناوە، لە بەرامبەر ئەم هێرشانەدا تەنیا بێدەنگی و ئیدانەکردنیان هەڵبژاردووە، کامەش بۆتە هۆی ئەوەی میلیشیاکان کوردستان بکەنە مەیدان و گۆڕەپانی تاقیکردنەوەی چەک و درۆنە تازەکانیان. لە کۆتاییدا سەرشۆڕی و ڕوڕەشی بۆ میلیشیاکانی هەشتی شعبی نۆکەری ئێران و هەروەها سەرشۆڕی بۆ دەسەڵاتدارانی دوو حیزبی شکست خواردووی دەسەڵاتی هەرێم.